ڕاستکردنەوەی بکە مۆڵەتەکانیان ڕان نەگیراوە مۆڵەتیان بۆ کراوە ئەو 26 کارگای بڵێن کە لە ساڵی پارە مۆڵەتیان وەرگرتووە پێوترێ مۆڵەتی سەرەتایی خۆی ئەم مۆڵەتە کار ئاسانیە کە بۆ خاوەن پرۆژە بۆی بتوانین لە ڕێگەی ئەم مۆڵەتەوە کە داوای زەوی و ئاو و کارەبا و هەموو شتێکی بۆ بکەین ینی هەر نووسراوێکی پێویستی هەبێ بۆ هێنانی ئامێرەکانی بۆ هەر کەرەستەیەک بەڵام ئەوەی جێی سەرنجە ئەمڕۆ لە هەرێمی کوردستانە کێشەی زەوی پیشەسازی هەیە تا ئێستا ناوچەی پیشەسازی گەورە دروست نەکراوە بۆی کە ڕاستەوخۆ خاوەن پرۆژە کە مۆڵەتەکەی وەرگرت تەوجیه بکرێ بۆ ئەو شوێنە زەویەکەی وەربگرێت و بە زووترین کات دەست بەکار بێ و نەخشەکەی کە کردوێتی جێبەجێ بکە. ئەمڕۆ ئەگەر باسی سلێمانی بکەین ناوچەی پیشەسازی یەک بە بڕیارێک تاپۆ کرا بە ناوچەی پیشەسازی نەما ناوچەی پیشەسازی عربەتمان هەیە ئێمە هی تانجەرۆ با بڵێن تانجەرۆش تقریبان خۆی جێگەی 180 کارگەیەکە پڕ بووەتەوە ئێستا لەعنی لە ساڵی 2011 تەوزیعکردنیتیان نەماوە ئەوش قەپات بووە ئێمە 602 زەویمان هەیە لە ناوچەی عربەتە بەڵام تا ئێستا نەخشە و پلان و دیزایانی بۆ نەکراوە لەبەرەوەی کە کەوتینە قەیرانەکەەوە چەندین جار داوامان کردووە کە من نەخشەی بۆ بکرێوین بەڵام بەهۆی نەبوونی پارە و بودجەی تەواوە نەتوانراوە نەخشەی بۆ بکرێ و ئیشی تیا بکرێ خزمەت گوزاری تیا بکرێ بۆیە ئێستا ماوەتەوە سەر ناوچەی پیشەسازی قەزا و ناحیەکان ئەوانیش چەند ساڵی ڕابردوو هاوکاریان کردوین بە پێدانی زەوی بۆ پرۆژەکان بەڵام ئەوانیش هەمان شت کێشەی ئەوەیان هەیە کە ئەرزەکانیان ئیفراز نەکراوە یان ئەوانەی کە بۆیان ئیفراز کراوە ڕووبەرەکەی کەمە ئێمە بۆ نمونەگە کارگەیەک 3000-4000 متری پێویست بێ لەوانەیە و شارەوانیە نەتوانێت بۆی دابین کا لەبەرەوەی ئەو ئەرزەی کە لە بەردەستایەتی لەوانەیە 1000 متر بێ ئەوە کێشەی بۆ دروستەکە بێ سەر لە نوێ موافقاتی وەزارەت وەرگێتەوە بۆ دەمجیە و زەویانە و یان مەبەستەکان تێکەڵە بێت چکە ئەوانیش بۆ پرۆژەی بچوو کراون بەڕاستی هەندێکیانە چن کارگەیەکی کۆن لە شوێنێک کڕێتەوە بۆ نمونە موافقات وەرەگرێ گواستنەوەی خاوەنداریەکە و گۆڕینی منطوقی بۆکەین بۆ ئەو مۆڵەتەی کە وەریگرتووە و ئەتوانێت پرۆژەکەی لەسەردا هەندێکیانە چن زەوی بەردەڵانەکردنەوە کە ئەوەش معاملاتێکی زۆری ئەوێ کە ڕەزامەندی حەوت لایەنی پەیوەندیداری پێویستە بۆی بتوانێت پرۆژەکەی لەسەر جێبەجێ بکە بۆ خۆی ئەمە گرفتی یەکەمە ینی هەموو جارێک باسیەوەمان کردووە گرفتی یەکەم کە ڕوبەڕووی خاوەن پرۆژە بێتەوە زەویەکەیەتی ئێمە وەکو خۆمان جەختمان دایمەن لەوە کردووەتەوە کە و زەویانەمان هەیە پەلەی لێ بکرێت ئەگەر حکومەتیش خۆی پارەی نییە بودجەی تەواوی لە بەردەستان نییە بۆ پێشکەشکردنی خزمەتگوزاری ئەتوانێت بیدا بە وەبەرهێنەر ئەو زەویانە خزمەت گوزاری بۆ بکات و نەخشەی بۆ بکات و کرێکەی وەبەرهێنەروەری بگرێت تا بە پێ و عەقدەی کە لەگەڵیاکرێ و بۆی خاوەن پرۆژەکان بتوان بە ئاسانی زەویان دەست بکەن حتمما ئەگەر زەوی هەبێت بە قەناعەتی ئەمە کە ئەڵێن 26 کارگە مۆڵەتی وەرگرتووە ئەگەر سەیری بەروارەکانیان بکەین لە دوای مانگی حوتی 2019 وەریان گرتووە چووکە لێمە لە یاساکەی پێشووتر کە لەبەرەوەی لە بەغا ئاستەنگی بۆ دروستە کرا و لێرە ئیعفاءاتی زەریبی و ئەوانەی نەبوو کاری کردبووە سەرەوەی مۆڵەت زۆر کەم بوو بەڵام لە یاسا تازەکە جێبەجێ کرا لەگەڵ بەغایەکی گرتەوە کە خاوەن پرۆژە کێشەیەوەی نەما کە بەرهەمەکەی بەرێ بۆ ناوەڕاست و خواروی عێراق بەڕاستی بە معادلێکی زۆر بەرز دەستی پێکرد کە چووە 27 پرۆژە بڵێن لە مانگی حوتەوە بۆ مانگی 12 پار طبعا حتمما کاریگەری زۆری هەیە ئەگەر زەوی دابین بکرێ تەسەورەکەن ئەو ژمارەیە لە ساڵێکا دووقاتی ژەبێتەوە بەڵێ کاریگەری باشی هەبوو بەڕاستی توانای بەرهەمی ئەو کارگانی کە ئیشانێک زیاتر بوو وەعێکی باشوو ڕوو لە بەرهەمی ناوخۆکرا بەڕاستی بە پێی ئامارەکانیش یانی کە وەزارەتی بڵێن دەستەی تەزدیر و ئیستیراد با بڵێن هەناردە و هاوردەی هەرێمی کوردستان کە باسی کرد کە تەبادولی تجاری لەگەڵ تورکایە بە 100 ملیۆن دۆلار کەمی کرد لەو ماوەیە مۆڵەت بەردەوامە ئێمە دێتەوە بۆ نموناڵێ بۆ عربەت نووسراکم بۆ یەکەین بۆ عربەت عربەت زەوی دەستکەوت باش دەست نەکەوت دێتەوە ئەڵێ نییە ئەنێرین بۆ ڕاپەڕین ئەنێرین بۆ بازانێرین بۆ ئیتە هەر شوێنێک بێ خۆی بتوانێت زەوی دابین کە